بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دەسەڵاتداران هەرێم سەرڕایشکست ئامادەنین داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن و پێداچوونەوە بە سیاسەتەکانیاندا بکەن. لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە سەرجەم بوارەکاندا شکستیان هێناوە، بەڵام تاوکو ئێستاش ئامادەن هیچ گۆڕانکاریەک بکەن و پێداچوونەوە بە سیاسەتە هەڵەکانیاندا بکەن. بە میواندارێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و ئەسوورای بزنەوەی گۆڕان تاوتوێیەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینێ. پێتی سەر ڕایشکستە یەک لە دوای یەکەکانیان لە سەرجەم بوارەکانی حکومڕانیدا ئامادە نین دان بە هەڵی خۆیاندا بنێن و چاو بە سیاسەتە شکست خواردوەکانیاندا بخشێنەوە. هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە ماوەی 26 ساڵی ڕابردوو بەهۆی نەزانینیان لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمیان تووشیدەیان قەیران و کارەسات کرد. هەردوو پارتەکە لە بری دروستکردنی حکمێکی ڕەشید حکومڕانیەکی سەقەتیان بەرهەمهێنا کە ئامانجی سەرەکی خزمەتی هەردوو پارتەکە و درێژەدانە بە گەندەڵی لە پێناومانەوەیان لە دەسەڵاتدا. لە بری دروستکردنی دەوڵەت و بنەماکانی دەوڵەت لە پێناو بەرژەوەندی خۆیان و درێژەدان بە گەندەڵی دوو ئیدارەییان دروست کرد کە تاوکو ئێستا سیماکانی دوو ئیدارەی بەردەوامن و کۆتاییان پێنەهاتووە. لەم سۆنگەیەشەوە بەهۆی خراپ حکومڕانی کردنیان بنەماکانی دەوڵەتیان لەناوبرد کە خۆی دەبینێتەوە لە بوونی دامەزراوەی نیشتیمانی و سوپای نیشتیمانی و ئابوووریەکی بەهێز. هەردوو پارتەکە ڕێگەیان نەدا هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دامەزراوەی بەهێزی پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری، هەر کاتێک ئەو سێ دەسەڵاتە پێچەوانەی بەرژەوەندی حیزبی کاریان کردبێت ئیفلیج و پەک خراون. لەسەر ئاستی هێزە ئەمنیەکانیش هێزەکانیان دابەش کرد بۆ هێزی حیزبی و بەردەوام هێزە ئەمنیەکانیان بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکارهێناوە. ئەمەش غەدرێکە کە لە هێزە ئەمنیەکان کرا و نەیان هێشتووە بە مافەکانی خۆیان بگەن و ژیان و گوزەرانیان باش بێت. لە ڕووی ئابووریشەوە هەردوو پارتە دەسەڵاتدارەکە دارایی و ئابووری هەرێمیان تووشی هەرس کرد، ئەمەش بە برنی داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی نەوت و ناوخۆ. دوای فرۆشتنی نەوتیش بە شێوەیەکی سربەخۆ لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم قەیرانی دارایی و بێموچەیی سەی هەڵدا. لە کاتێکدا هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت و غاز کەچی هاوڵاتیان زۆر بە زەحمەتنانی ڕۆژانەیان دەست دەکەوێت. بە پێچەوانەشەوە بەرپرسانی باڵا لەو پەڕی خۆشگوزەرانیدان و ژیانێکی شاهانەیان هەیە. لەلایەکی ترەوە هێزەکانی دەرەوەی پارتی وێچەتی لەوانەش کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان چەندین پرۆژەی چاکسازیان ئاڕاستی دەسەڵاتدارانی هەرێم کردووە بە مەبەستی ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسی و حکومڕانی و بنەبڕکردنی گەندەڵی، بەڵام پرۆژەکانیان جێبەجێ نەکراوە. دوای 26 ساڵ لە حکومڕانی و شکست لە سەرجەم بوارەکاندا دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین دان بە هەڵەکانیاندا بنێن و شکستی خۆیان ڕابگەێنن و چاو بە سیاسەتە شکست خواردوەکانیان بخشێننەوە. ئەزمموی 26 ساڵیش ئەوەمان پێدەڵێت بەردەوامبوونی ئەو هێزانە بێتە مای قەیران و نەهامەتی زیاتر بۆ هەرێم و خەڵکی کوردستان و باشترین بژاردەش دروستکردنی حکومڕانیەتێکی نوێیە و پێکهێنانی سەرکردایەتێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەنجامدانی هەڵبژارنێکی پاک و بێگرد. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەدنان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دۆخی هەرێمی کوردستان بە ئێستا گەیشت. سوپاس. وەڵا جا پرسیارەکە مندا سەخت و قوڵە، نازانی لەکیەوە دەست پێ بکەین. بۆچی دەستی گەیشت بەم قۆناغا هەر پەیوەستە بە ئەو سیستەمی حکومڕانی کە ساڵانێکی دوور و درێژ لە کوردستانە حاکمە و ئەو شێوازی حکومڕانی لە نەوەتەکانە پیادەکراوە لە کوردستانە و بەتایبەتیش لە دوای یەکگرتنی هەردوو ئیدارەکەەوە جێگیر بوو لە کوردستاندا ئەو سیستەمی محافظەی بینی هەردوو حزب
تقریبا سیستەمێکی هێناوەکایەوە پێشتریش و سیستەمە باورێنگەراکانی کردو کە سیستەمی دەسڵاتی حزبی بوو و هەڵدان بوو بووە تەقزیمکردن بچووکردنەوەی دەستگا حکومی و دەوڵەتیەکان و کارنەکردن لەسەر دروستکردنی دەستگای دەوڵەتی یا دەستگای حکومی بەهێز و بەتوانە بۆ ڕێگا بە حزب بدرێت لە پشتی دام و دەستگا دەوڵەتیەکان و مؤسساتی حکومیەوە ئەوەی کە ئەوێت بیکاتەوە بەتایبەتش لە ململانی سەختی هەردوو حزبدا دەوڵەتێکی گەورەتر دروست بوو کە دەوڵەتی حزب بوو حزبی پارتی لەلایەک و حزبی یەکێتی لەلایەک لە دوای یەکگرتنی ئەم دوو حزبە و لە دوای بەتایبەتیش دەتوانم بڵێم لە دوای 2023ەوە کە بودجەیەکی گەورە لە عێراقەوە هاتە کوردستانەوە ئەم دوو حزبە لە بری بیرکردنەوە لە سوودوەرگرتن لە جارێکی تر هەڵدان بۆ دروستکردنەوەی کوردستان چۆن لە عێراق پرۆسەیەکە بوو بۆ دروستکردنەوەی عێراقی تازە بۆ دروستکردنی مؤسسات لە عێراقدا ئەمان لە بری ئەوەی کە هەوڵدن مؤسساتی فعلی و ڕاستەقینە دروست بکەن و کۆتایی بەو قۆناغی پێشترە بێرن کە لەوانەیە ململانیەکان ئەزمونونەکە نازانم شەڕی ناوخۆ چی هۆکارەکانی هەرچی ببێت بەڵام ئیتر ئەوە بخرێتە پشت سەر پشت و قۆناغێکی تر دەست پێ بکە لە واقعی سیاسی لە کوردستان لە بری بیرکردنەوە لەوە ئیدامەی ئەو پرۆسەیاندا پرۆسەی محاسسە و پرۆسەی هەیمنەی حزب بەسەر دەسڵات لە کوردستان دەکە ئەمە ینی نمونونەکەی زۆر دەگمەن هەیە ینی لەوانەیە لە جیهانی تازەدا نمونەیەکی لە نمونەی یەکێتی و پارتی دەگمەنە بەدەگمەنە ینی ئەو شێوازەی کە لە سەروی مؤسساتی دەوڵەتیەوە حزب هەبێت طبعا لە زۆربەی وڵاتەکاندا لە پرۆسی دیموکراسیدا لە وڵاتی دیموکراسیەکاندا حزب وجودی هەیە حزب لە پەرلەمانەیە حزب لە حکومەت هەیە منافەسەکە جارێک زۆری نیە جارێک کەمینەیە جارێک لە دەسڵاتە جارێک لە ئۆپۆزیسیۆنە و ژیانی حزبایەتی شتێکی ینی با بڵێن بەشێکی دانەبراوە لە ژیانی دیموکراسی و لە ملانەی دیموکراسی لە وڵاتاندا بەڵام ئەوەی کە حزب لە سەروی هەموو مؤسسەکانەوە بێت و مؤسساتی دەوڵەت بەتایبەت و حکومت شتێکی بچووک بێت و بچووک بێتەوە لە ئاسیداوە حزب باڵادەست بێت لەوەداوە مەرجعەتی حزبی لە دەرەوەی هەموو قیاساتێکی دەوڵەتی ینی کەسێک لە مەکتەبی سیاسی بۆ نمونە لە دەرەوەی ئەوەی کە نە لە پەرلەمان بێ نە لە حکومت بێ نە لەوە بێ خاوەنی هەموو دەسڵاتەکان بێ و بەشێک لە دەسڵاتە گرنگەکانی کۆمەلگا نەک دەسڵاتەکان با بڵێن جونگە ئەساسەکانی کۆمەلگا کە بۆ نمونە هێزی چەکدارە ئەوەی کە خۆی خۆمان پێشبەرگەیە لە شوێنەکانی تر سوپایە و لەشکر و جێشەوە بشتانەیە ئەمە بەدەستی حزبەوە بەدەستی دەوڵەت نییە مؤسسەیەکی گرنگی تر کە زۆر هەستیارەوە ینی ڕاستەوخۆ پێیوەستە بە هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیان و ئاسایشە ئەمنە ئەمە ئاسایشە ئاسایشە سەرفەن دەستگایەکی حزبیە لە دەرەوەی مؤسساتی حکومەتیە هیچ مؤسسەیەکی حکومەتی نییە کە سەر بۆ نمونە ئەنجومەنی وەزیران بێت یا لە چوارچێوەی دەستگایەکی حکومیدا ئشراف کات هەموو کادری حزبین و هەموو لە ئاستی سەرکردایەتی مەکتەبی سیاسی حزبەکەەوە ئینەکرێت ئەمە لە ڕووە ئەمنیەکە لە ڕووە بە سەربازەکە لە ڕووە سیاسەکەیشەوە ئەبینین پەیوەندیەکانی حزب زۆرتر نەک پەیوەندی دەوڵەتی پەیوەندی حزبیمان هەبووە لە ئاسی وڵاتاندا لە بواری ئابووریشەوە کە ئەمە سەخترەوە ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی مافیا بۆ دروستبوونی ینی با بڵێن کۆمەڵی کارتلی ئابووری لە دەرەوەی سیاقاتی دەوڵەتی مەسلەی ئەوەیە کە حزب کارگەی هەیە حزب ئیمکاناتی مالیکی زۆر زەبەلاحی هەیە کۆمەڵێک کۆمپانیای گەورەی هەیە کە ئەمە بەهۆی هەیمنەی حزبە بەسەر کۆمەلگاکە بەسەر دەسڵات حکوومەتیشەوە بەسەر مؤسساتی حکوومەتەوە بۆ نمونە شارەوە نیە دەستگاکانی ترە ئەم کۆمپانیا حکومیانە زۆر گەورە بوون زۆر زەبەلاح بوون بوونەتە حوتێکی گەورە ئیمکاناتێکی مالی زۆر گەورەن کەواتە لە ڕووی ئابووریشەوە ئەمە وای کردووە کە هەیمنەی حزب لە سەروی هەموو بێت کە ئەمەش طبعا هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە تەختیتی ئابووری نەبێت لە وڵاتەکەدا تەختیتێکی وردی تەنەمەوی نەبێت لە وڵاتەکەداوە ئەو پاشەگەردانی ئابووری بێت کە ئێسایی سوپاس دەکەم کاک عەدنان مامۆستا جەنابیش بەخێر بێ کاک عەدنان باسی هۆکارەکانی کرد ئەگەر باسەوە بکەین دوای هەموو شکستە بۆچی لەم بارودۆخێکی ئێستا ئەزموونی 26 ساڵ ڕابردوو ئێستا ئەمەی بەرهەمهێناوە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین مەسەلەن داوای لێبوردنەیەک لە خەڵکی کوردستان بکەن پێداچوونەوەیەک بە خۆیاندا بکەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە منای خۆی بەخشندەی مێرەبان سوپاسەوە بە ڕێستان و بینەرانی کەناڵەکەش لە ڕاستیدا ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەوە بەرهەمی خەباتی ئەو دوو حیزبەیە لە ماوەی 26 ساڵی ڕابردوو و دەریشکەوت ئەو کارەی کردویانە نە بۆ خزمەتی میلەت و نە بۆ دەوڵەتداری بووە لە پێناوی مانەوەی حیزبەکە و دەسەڵاتی حیزب و چەند کەسانێکی جاری وایە لەسەر و حیزبەوە و کێشەی ئەمە لە وڵاتە ئەوە بۆ بەردەوام حزب لە حکوومەت گەورەتر بۆ چەند کەسێکیشە بۆ لە حیزب گەورەتر بۆ دەرەنجامیش خەڵک هەمووی بۆتە قوربانی
هەتا ئەو بارودۆخی ئێستا لێکەوتەوە ئێستاشی لەگەڵا بێ لەو بارودۆخە دژوارەی هەرێمی کوردستان پیا تێپەڕ دەبێت کە دەرەنجامی سیاسەتێکی سواردی ئەو دوو حیزبە و ئەنجامدانی ڕیفراندۆمە ئەو کارەساتی بەسەر خەڵکانە هێنا و قەیرانی دارایی و بە تاڵانبردننی هەموو سەرەتی ئەم میلەتە ئەمە بە دوای چارەسەرا ناگەڕن ئەوان بەرپرسن لەوەی ئەمڕۆ هەتا ئەمڕۆ ئەوان بەرپرسن لە هەرێمی کوردستان حکوومەت و ئیدارە و دەوڵەت و هەموو داوم دەستگا و جمگا حساسەکانیان بەدەستەوەیە دەبوو کاتێک کە تووشی شکستێکی ئاوا دەبن کە خەڵک بە قەیرانێکی زۆر قورسدا تێپەڕ دەبێت لە 150 زیاتری خاکی کوردستان لە دەستدەدەن و هەیبەتی تەنانەت هەموو تاکێکی کوردیش دەشکێنن بەرامبەر بە بەغدا و وەزئی ئابووری وای لە دێ خەڵکی کوردستان بەڕاستی لە وەزێکی زۆر سەخت و دژواردا دەژی ئەمە بارودۆخێکە ئەوان خڵقان دیوانە پێویستە بە دوای بەدیلەکە بگەڕێن بەردەوام ئەوانەی سیاست بکەن دەبێت بەدائیلیان هەبێت لە حاڵەتێکی وادا بەس ئەمان بەڕاستی بیر لە هیچ بەدائیل و چارەسەرێک ناکەنەوە نە ئامادەن بە شێوەیەکی یاسایی و دەستوری بچنە پێشەوە لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆ چارەسەری ئەم قەیرانانە بەوەی کە ئامادەنین تا ئێستا سەرۆت و سامان و داهاتی ئەم هەرێمە تەسلیم کەن نە بە میلەت نە بە بەغدا نە بە کەس و نە ئامادەن خۆشیان ئەگەر تۆ پێویستیت بە بەغدانی خۆ چارەسەری کێشەکان بکە نەخۆشیان چارەسەرێکیان پێ بەڵکو ئەمە هەمووی کات بەسەربردنە بە فێڕۆدانی کاتە لە پێناوی ئەوەی بەڵکو هەلومەرجێک بێ و جارێککە تیا زیندوو بینەوە دایانەوەی ئەم خەڵکە لە هەر بارێکی سەخت و دژواردا دەژی هەروە بمێنێتەوە مانگێک 3 مانگ 6 مانگ ساڵێک تا هەلومەرجێکی زەمینەیەکی لەباری نێودەوڵەتی یان ناوچەی یان با بڵێن ناوخۆی دەڕەخسێ جارێککە ئەوان دەسەڵاتەکە بگرنەوە دەست و بێنەوە جێگای خۆیان بۆی بەردەوام لەسەر ئەو سیاسە سواردەی کە هەیانە بەرحاڵ ئەوەی کە کردویانە من پێم وان نییە ئەمانە چاکسازیان پێ بکرێ و بۆشیان ناکرێ ینی جگەلەوەی ئیرادایان ئەگەر ئیرادەشیان ببێ ناتوانن بیکەن چونکە ئەمان سیستمیان دروست نەکردووە لەم هەرێمە 26 ساڵە لە هەرێمێکیان دروست کردووە لەسەر ئەساسی حیزبایەتی و خزمێنە و بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی و کۆمپانیاکان هی دەوڵەتن حکوی حیزبن دەسەڵاتەکان هی حیزبن تەنانەت کارمەندەکانیشی حیزبن موظفێکی سادەش کارمەندێک دامەزرا بێ بە تەسکیە حیزبی دامەزراوە ئەمە وایان کردووە کە با بڵێن وەزێکیان دروست کردووە گۆڕانکاری شتیا ئەستەمە و باوانش ناکرێ بەڕاستی و ئامادەش نین بیکرد بۆیە خەمساردەکەی ئەوان لەم بارودۆخەم پێم وایە تەنها بەسەربردننی کاتە هەست شکستێکی گەورە ڕوویکە کردوون بەغداوەکو پێویست وەڵامی نییە پێیان خۆیان چارەسەریان پێ ناکرێت کۆمەلگای نێودەوڵەتی ئەوڕێن لێ ناداتەوە دەڵێن ئەگەر زەمینە فترێ بەسەر بچێ کات بڕوات دەکرێت زەمینەیەکی لەبار هەبێ بۆی ئێمە جارێککە هەستینەوە جارێککە بینە پێشەوە و جارێککە ئەو دەسەڵاتە لە دەست ئەمانە بمێنێتەوە لە دەستیان دەرنەچێ بۆی ئامادەنی نەحکوومەتی ڕزگاری نیشتیمانی دروستکەن و نە ئامادەشن هەڵبژارنێکی پاک و بێگەردی بکرێ چەند کاتیشی تێپەڕ بۆ ینی پێشوەخت نییە بەڵکو هیچی کە دوانەکەوێت نە ئامادەن ئەوەش بن و نە ئامادەن لەگەڵ بەغداش بشنە پێشەوە کێشەکان چارەسەرکەن بۆیە پێم وایە ئەم بارودۆخە هەتاکو ئەوانە لەسەر حکم بمێنن لە دەسەڵاتە ببن گۆڕانکاری بەسەرانای ئەگەر جارێک تری هەڵبژاردن بێ بە کورتی سەوات بووی کە بەرە زووتە دەما بەرهەمی دوو هێزە وەڵام ینی مەسەرەن چەند لایەنێکیش لەسەرەوە دەکەم مەسەرەن ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر بە وەزیرێکیش بەشداریان کردبێ مەسەرەن ئێستا لە حکوومەت کشانەوە ئەوانیش بەشدارن لەم حکومڕانێتە خراپە نا لە ڕاستیدا هەر حکوومەت دەسەڵاتی نییە هەتا بەشدار بێ بەشدار نەبێ حکوومەت من لە حکوومەتا بووم و وەزیر بووم لە حکوومەتە هیچ وەزیرێک لە حکوومەتە نەزانیاری لایە نەخاوەنی بڕیارە ینی تۆ زانیاری لەبارەی چینە بۆ کاتەی وەزیر من بە هیچ شێوەیەک من تەنها ئاگاداری وەزارەتەکەی خۆم بووم تەحەداکەم هیچ وەزیرێک بە هەموو کابینەکانەوە هەتا ئێستا و 26 ساڵە گۆڕابێ بێ بڵێ من ئاگادارم ئەو سەرۆت و سامانە جگە لە وەزیری سامانە سروشتەکان کە ئاگاداری بەشێکێتی و خۆی عەقد و گرەبەستەکانی کردو پارەکان وەرەگرێ حکوومەتی هەرێم تا ئێستا حساب بانقی نییە بەنایە حکوومەتی هەرێمەوە ماوەیەکی کەم کە ئەم کابینە تازە دروست بوو کاڕێباز بوو بە وەزیری دارایی لە بزوتنەوەی گۆڕان داوای کرد کە حساب بانقیێک بکرێتەوە لە تورکیا بە ناوی هەرێمەوە حساب بانقی کرابەوە حساب بانقیەکانی بە ناوی شەخصەوەن یعنی بە ناوی تاکە نەفرێکەوەیە وەزیرێکە یان سەرۆک وەزیرانە نەفرێکی ترە پارەکان دێتەوە هیچ وەزیرێک نازانێت داهات چییە چۆن ئەفرۆشێ پارەکان چۆن دێتەوە چۆن سەرڤەکرێ حکوومەت بە پێی کارنامەکەش بێ ئەنجومەنێکە بەیەکەوە بێ بڕیاردەن من تەحەداکەم هیچ بڕیارێکی چارە نووساز ئەنجومەنی وەزیران بە دەنگدان بڕیاری دابێ
خۆیان بەڵێ بە زۆرینەی دەنگ خۆیان بڕیاریان داوە لە دەرەوەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە پێشتر بڕیاریان داوە هاتوون لە ئەنجومەنا وەکو چۆن تەڵقین بەسەر مردووە خوێنی ئاوا بڕیارەکان بەسەر وەزیرەکانە خوێندوتەوە و هەر ئاواش بڕیاران بە پەرلەمان دەرکردووە و هەرچی ویستی بێتیان هەتا ئێستاش بە حکمیەوەی ئێمە زۆرینەین و پێشمانەڵڵ ئێمە زۆرینەمان پێکێناوە لە بەرپرسیەکانیان نەویستین زۆرینەی پەرلەمانیمانەیە زۆرینەی حکوومەتمانەیە و مافیەوەمانەیە بەردەوام بین ئەوەش جارێکی ئەگەڕێتەوە بۆی ئایا بڕیاری خەڵکی کوردستان هەر بۆ ئەوەی ئەمانە زۆرینە و خاوەندە سەڵات بروو بە ناوی زۆرینەوە خەڵک بچەوسێنەوە مافی خەڵک بخۆن ئەمە بەڕاستی پرسیارێکە پێویستە بەدوای وەڵام بگەڕێت. سوپاس دەکەم کاک عەدنان سەبارەت بە ئەزموونی وڵاتان لە کاتی شکست و قەیراندا لە سەڵاتداران چۆن مامەڵە لەگەڵ شکست و قەیرانەکاندا دەکەن؟ ئەوە لەوانەیە پێوەست بێت بە خودی سیستەمەکەەوە سیستەمێک حکومڕانە لە وڵاتێک یعنی بۆ نمونەگە دەسەڵاتێک لە چوارچێوەی کاری موسساتیە بێت حتممە و لە دەستورەکەیە لە ئاسیاکەیە ئالێتەکانی ئەوەیە بۆ نمونە حاڵاتی تەواری هەیە لە کاتی شەڕە لە کاتی قەیرانێکی گەورەیە لە کاتی با بڵێن ڕووداوێکی سروشتیدا ئەو لەو حاڵەتانە دەستورەکە یان با بڵێن ئەو یاسانی کە لێ بەرکارن ئەوانە دیاریەکەن کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەوەش بێت ئەوەش پێیوەستە بە ئەو سیستەمی حکومڕانیەوە کە لەوێ کاری لەسەرکرێت لە وڵاتانی کاری لەسەرکرێت مەوەسمەوە لە کاتی شکستدا چووکە باز دەوێت کرد بچووکترین شت داوای لێبردون و بە خۆدات چوونەوە بەڵام بۆ لێرە ئەمە ینی ئەمەش نابینین ینی سەرڕای شکست ڕاستەوە ئەسلی بەرنامەکەی جەنابەت ئەوەیە من لە راپۆرتەکە بینیم ینی ممکن نییە تۆ چاوەڕێی داوای لێبوردن بکەین یا ئەسڵ کێشەکە لەوەدا بێت کە ئەم دەسڵاتە داوای لێبوردن ناکە یا بۆ کۆتایی پێکە داوای لێبوردنی کرد کۆتایی پێبێت ینی ئەم دەسڵاتە جارێ بۆ لە شکستێک و دوای شکستێک بەردەوامە یعنی من نمونەیە بۆ جەناب عالی و بۆ بینەران بێنمەوە کاتی خۆی لە ساڵی 82 ئەرجنتین چەند جەزیرەیەک نزیکی ئەرجنتینە جەزیرەی فەکلاند دیعایەوە کە کەسەر بە خۆیەتی و بەریتانیاش گرتوێتی ینی ساڵێک لایەن بەریتانیاوە حکومڕانیەکرا وڵاتی ئەرجنتین دەسڵاتەکانی دیکتاتۆر بوو نظامی عسکەری تایدا حاکم بوو دەسڵاتێکی مستەبد بوو هێرشی کردە سەر جەزیرەکان و جەزیرەکانی دوورگەکانی گرت بەهێزی سەربازی دواتر بەریتانیا لە هەزاران کیلۆمەتری دوورەوە لەشکری نردوو لە ماوەیەکی کەمدا توانی جەزیرەکان لە دەستی ئەرجنتین کە نزیکی دوورگەکانن و تقریبا ئەتوانم بڵێم لە ئاوی هینی بەڵێ ئەرجنتینایە بریتانیا گرتیەوە کە گرتیەوە ئەمە بوو بە قەیرانێکی زۆر گەورەوە ئەو دەسڵاتە ملهوڕە عسکەریەی کە لە ئەرجنتینا باڵی بەسەر کۆمەلگا ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد ناچار بوو ینی خۆپیشاندان و ناڕزایەتی خەڵکوای لێ کرد کە دەستە کار بکێشێتەوە من بۆ ڕژێمێکی مستەبدی وەکو ئەرجنتین کە لەو شوێنەی ئینایەت ئەمە ینی لە وڵاتێکدا کە مؤسسات نەبێت و مؤسسەی ڕقابی نەبێت و دەستگایەک نەبێت بۆ محاسبەکردنی حکوومەت و ئەسڵەن وەکۆی کاکدارە باسی کرد حکوومەت خۆی بەو شێوازە نەمەتیە بەو شێوازە ئوسوڵەیە کە لە وڵاتەکاندا هەیە و ئەنجومەنی وەزیرانیش بەو شێوازەی کە مەفروزە ئەنجومەنی وەزیران کار بکات وجودی نەبێت حضوری نەبێت یعنی با بڵێن ئەو ڕۆحە تەزامنی نەبێت لە ئەنجومەنی وەزیرانە بۆ کارکردنی کۆی بەرنامەی ئەنجومەنی زۆر لە وڵاتێکی وادا چاوەڕێی دەست لە کارکێشانەوە ناکرێت لەبەرەوەی پێش هەموو شتێ دەبێت پرسیاری ئەوە بکەین کە سیستەمی حکومڕانی لە کوردستاندا چییە و ئەمەی کە ئێستا ئەیبینین نەتیجەیە دەرهاویشتەی چه شێوازێکی حکومڕانیە لەوانەیە جیاوازی زۆر بێت لە وڵاتە دیموکراسیەکانە لە وڵات بۆ وڵات لە سوید و بەریتانیا شێوازی نیە بڕێوەبردننی وڵات ئەمانە جیاواز بێ بەڵام لە یەک شتا سیستەمی دیموکراسی لە یەک شتا با بڵێن کۆدە سەرەکیەکەی یان خاڵە ئەساسیەکەی ناوەڕۆکەکەی جەوهرەکەی ئەوەیە کە ڕێز لە یاسا ئەگرێت ڕێز لە دەستور ئەگرێت ڕێز لە سیستەمی حکومڕانی ئەگرێت لە وڵاتەدا و دوورکەوتنەوە لەوە یا دژایەتیکردنی ئەو نەمەتە دەستور و یاسا ئەمانە ئیتر گەورەترین یاساشکێنیەوە گەورەترین کێشەی نظامی استبدادیش هەروایە ڕژێمی استبدادیش لە وڵاتێکە بۆ وڵاتێکە ئەگۆڕێت ینی لەوانەیە لە وڵاتێکدا ڕژەمەکە مستەبد بێت بەڵام جۆرێک لە ئازادیەکتر هەبێت حزبەکان هەبن بۆ منە ڕۆژنامەنووسیە بێ بەڵام کوڕۆکی دەسڵاتەکە دەسڵاتێکی مستەبد بێت بۆ یەک بەعیاری زۆر گرنگ هەیە بۆ ئەوی بزانین ئەم دەوڵەتە مستەبدە دەوڵەتێکی استبدادیە یا دەوڵەتێکی استبدادی نیە ئەوش ڕێزنەگرتن لە یاسا ڕێزنەگرتن لە دەستور و جۆرێکە هیت لە ئەوەی کە ئازادی بەخۆی بدات چۆن یاری بە یاساکان بکە و چۆن یاساکان ڕاکێشێت بۆ بەرژەوەندەکانی خۆی و بۆ تێگەیشتنی خۆی بۆ شێوازی حکومڕانی ئەمە لە کوردستاندا هەیە لە کوردستاندا ڕێز لە یاسا ناگیرێت بۆ نمونە یاسای سەرۆکایەتی هەرێمت هەیە کە ماوەکانی سەرۆکایەتی هەرێم و ئەوانە و هەڵبژاردنەکان دیاریەکات ڕێزی لێ ناگرێت یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە کە دەڵێت دەبێت 4 ساڵ جارێک هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ڕێزی لێ ناگرێت
یاسای ئەنجومەنی پارێزگاکانت هەیە کە دەبێت 4 ساڵ جارێک ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی بە بکرێتە مەشاکە ئەبێتە 8 و 2 ئەوانە و ڕێز لێ ناگرێت و دواتر مؤسسەیەک تێنای مؤسسەی پەرلەمانە کە دەبێت ڕێز لە سەرۆکەکەی لە ئەندامەکانی لە حەسانەیان لە کارکردنیان و ڕێز لە دەسەڵاتی ڕقابی پەرلەمان بگرێت بەسەر دەسەڵاتی تەنفیزی لە حکوومەتە دەبینی ناگرێت و هیچ کارێکشی پێ ناکرێت و ئەسڵەن بێنرخەکرێت ئەمە نیشانەیەکە لە دەسەڵاتێکی مستەبد دەسەڵاتێکی ملهوڕ دەسەڵاتێکە ڕێگەزەکانی دیکتاتۆریەتی تێدایە بەڵێ ئەمەی لە کوردستانە هەیە ئەوە هەیە دەسەڵاتێکی مستەبدە دەسەڵاتێکە ڕێز لە یاسا ناگرێت ڕێز لە عرفی دیموکراسی ناگرێت ڕێز لە دەسەڵاتدەستکردنی دەسەڵات ناگرێت ڕێز لە ڕێی جیاواز ناگرێت ڕێز لە مؤسسات و دامودەستگاکانی دەوڵەتەکە ناگرێت و کاریش بۆ دروستکردنی ناکات کەواتە ئەم دەسەڵاتێکی مستەبدە دەسەڵاتی مستەبد کە لەسەرەوەی یاسایە لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی عرفی دەوڵەتدارەتیەکی مۆدێرنە چاوەڕێی لێ مەکە بەخۆیان بچێتەوە چاوەڕێی لێ مەکە پاشەکشە بکە و چاوەڕێی لێ مەکە داوای لێبوردن بکات و ناشبێ تەنها بە داوای لێبوردنێک لێ قبول کرد دەبێت چاوەڕێی ئەوی لێ بکرێت کە ئەگەر دەسەڵاتی خۆی مەسلەکە لەوەیدا ئەگەر دەسەڵاتێکی ڕقابی ڕاستەقینە کە پەرلەمانە هەبێت حتما متمانی لێسێنێتەوە دەستی لە کارێکێشێتەوە و ئەگەر دەسەڵاتێکی یاسای قەزایی ڕازگۆیانە هەبێت حتما ئەو کاتات محاسبەیان ئەکات ڕاپێچیانەکە ئیدعایەکی عام هەبێت بە هەمان شێوە کار لەسەرەوەکە لە حاڵەتی وا دەبێت مەفروض وایە پەنا بۆ خەڵک بڕێنی خەڵکی کوردستان دەبێت بڕیار لەسەرەوە بدا کە ئەم دەسەڵاتێکە ئیتر لە دەرەوەی مێژووە لە دەرەوەی مؤسساتە لە دەرەوەی شەرعیەتە لە دەرەوەی عقلی یعنی تا ئێستا ئیبداعی عقلی ئینسانی بۆ حکومڕانی و بۆ شێوازی بەڕێوەبردن قەت نەیتوانێت سیستەمێکی ئاها خراپ و لار و گێڕ و گەوار ئیبداع بکات ئەمە لە دەرەوەی مێژووە دەبێت کۆتایی پێبێت دەبێت بخرێتە مەزبەلەی تاریخەوە لەسەر ئەمە شت بنیاد نانرێت یعنی ناتوانانی لەسەر تابقی یەک بابرێن نهۆمی یەکێکی گێڕ و گەوار تۆ تابقێکی دووی نهۆمی دوویەکی زۆر ڕێک و پێک و کە بشێ بۆ ژیانی مرۆڤەکانی بکەیت ئەم دەسەڵاتی کوردستان دەسەڵاتێکی پڕ ینی ئیفلیج و شەلەلە ناتوانین لەسەر ئەساسی ئەم دەسەڵاتە تۆ بڵێ من ئیسلاحی ئەم دەسەڵاتەکەم ئەم شێوازی حکومڕانی لە کوردستاندا کە وەک باسم کرد هەیمەنەی حزب بەسەر مؤسساتەوە دام و دەستگاکانەوە ینی ڕێک پێچەوانەی ئوسولی بەڕێوەبردنە دەبێت کۆتایی پێبێت دەبێت کۆتایی پێبێت و ئەم نەزمە کۆتایی پێبێت لەسەر کلاوەی ئەمە تۆ ئەتوانی جارێکی تر نەزمێکی تری مۆدێر و لەسەر بنەمای مؤسسات و ڕێزگرتن لە یاسا باز بکەیت سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمان دەگەڕم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستادارەکە بگەڕێم و لای بەڕێزت کاگاتنان باسی لەو کرد نابێت چاوەڕێی ئەوە لەو بکەین ئەم دەسەڵاتە داوای لێبوردن بکات بەڵام ئێستا بە فەرمی کاتەوە ناتوە بۆ نمونە ئەعلانی شکستی خۆیان بکەم بەتایبەتی حکوومەت کە نەتوانێت هیچ پێداویستیەک بۆ خەڵکی کوردستان دابین بکات وڵی کارە ساتەکە لەوەیە ئەم شکستی گەورەی کە خوار بەسەر هەرێمی کوردستان هات لە سایی دەسەڵاتی ئەم دوو حیزبە
لێبوردنەوە کەمترین شتە کە چارەسەری کێشەکە بەڵام ئەوشیان نەکردەوە بەڵام داوا لێبوردنیشان نەکردو نایکەن خۆشیان بە هەڵە نازانن نەک داوای لێبوردن ناکەن بە هەڵەشی نازانن ئێستاشی لەگەڵ بێ بەشێک لە بەرپرسانی ئەو دوو حیزبە دەسەڵاتداراڵێن ریفراندۆم کارێکی باش بوو مێژوویەکمان تۆمار کرد هەنگاوێکی گەورەمان نا نوێ مبەڕیر بێنەوە گە ریفراندۆمیش نەبووە هەر دنیاوا ئەبوو هەروە ئەچوو نیوەی کوردستانیان لەدەستدا سەروەری میلەتێکیان شکاند ئەو بارودۆخان بۆ هەرێمی کوردستان خوڵقاند فڕۆکەخانەکان داخران مەرجەکانیان لەدەستدا وڵاتانی دنیاوای لێ هاتۆ مەرحەبا ناکەن ئەو تا دوێنێ بەرپرسێکی گەورەی ئەڵمانیا هاتە هەرێم لە هەولێرا کەسی نەبینی ئەمەش کەسێکی گەورەیە بەڕاستی بەرپرسانی کوردستان ناتوانن زۆرێکیان هەر لە وڵاتە زلێزەکانی دنیا وەڵامیان نادەن و جوابی تەلەفۆنیش نادەن و لەگەڵی شاندانانیشت ئەبێ بزڕن بە سیارە بەم لاولات هاشنە دەرەوە ئەمانە هەمووی دان بە شکستەکە نانێن بەڕاستی هەروە ئازانن هیچ ڕووی نەداوە ئەڵەن کاتی خۆی فەقەیەک هەبوو لە ئەنویز لە ژوورەکەیە دەریکەن ڕەفیقەکانی لە حجرەکە ئیتر لێ بێزار بوونەر پیاوت بڕۆ ناڕۆن و دوای ئەخی جار هەموو کەلوپەلەکانیان بۆ فڕێدایە دەرەوە وتیەتانەیە بە کینایە دەرمکەن کورۆتان لە کینایە دەرچووەتەوە شتەکانیشان فڕێدا ئەمان نەزانی ئەسڵندان بە شکستانانێن و پێشیان وایە هیچ تاوان و جەریمەیەکشان نەکردووە ئەو بارودۆخان خۆڵقاندووە دانەوێت بڵێن کارێکی باشمان کردووە جامە کارەساتەکە لەوەیەدان بە هەڵەکانی خۆیان نانێن لە شانۆی جارێکتر خەڵک چاواشەکەن کام کارێک کردویانە کارێکی باشە لە حاڵێکی وایە لە دەسەڵاتێکی لەو بابەتە چاوەڕوانی چی لێ ئەکرێ ئەم هەموو شکست لە دوای شکستە بەبەر چاوی خەڵکەوە بەبەر چاوی هەموو دنیاوە کاکە کورد هەلێکی زێڕینی بۆ ڕێکەوت بوو ئێمە لە عێراقا حکوومەت بووین هەموو عێراق کورد بەڕێوەیە بن عێراق سەرۆک کۆمارەکەی کورد بوو جێگری سەرۆک وەزیرانی کورد بوو دەستگا حەساسەکانی کوردی تیا بوو ئەمنیەتی ناو شاری بەغدا زوربەی زۆری ناوچەی سەوز و دەورە و ناوچەکانی تر پێشمەرگەی کورد دەیپاراست کورد خاوەنی هەموو عێراق بوو ئێستا وای لێ هاتووە کورد خاوەنی سلێمانی هەولێریش نییە لە سای ئەمانەوە ئەمانە خیانەتێکی گەوران بە کوردایەتی کرد ئەمان وایان لە کورد کرد ئێستا بڕۆ لە کەرکووکۆ بێ بۆ سلێمانی حەچی شعبی بەیهانەوە بڵێ بڕۆ هەوێکەتم بەرێ و دابەزە و بڕۆ لەو بابەتە بڕۆ ئەمان کارێکیان کرد کورد کە جوابی نەداتەوە ئەو نامەیەی کە بۆ کورد هاتبوو لە تیلەرسۆنەوە لە نامەکەی بلفۆر مهمترە کە دەوڵەتی ئیسرائیلی پێ دروست بوو بەڵام بەڕاستی گوێنەدان بە هەموو کەس و نەزانین لە سیاسەت و حسابدەکردن بۆ کەس نەتیجەکەی ئەوەمان لێ بەسەرا کە ئێستا ئەیبینن ئەوانەی تا دوێنێ دۆستی ئێمە بوون پشتیان تێکردین و کوردیان بە کەسێک زانینە سیاسەت دەزانێ حزب دەسەڵاتی هەیە و شەخص دەسەر و حزبیشەوەیە بە تەنیا بڕیارەدا و شایانی دەوڵەتداری نین و پێتان ناکرێ و نەتیجەکەی ئەوە بوو کە بینیمان ئێمە لە بەریتانیا ڕاپرسیەک کرا ئایا بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە یا جیانەبێتەوە سیاست مەدارەکانی بەریتانیا بە زۆری پیان وابوو جیابوونەوەی لەم قۆناغە بۆ بەریتانیا ئەستەمە لە یەکێتی ئەوروپا نە لە ڕووی ئابووری سوودی لێبینن نە لە ڕووی سیاسی بەڵام خەڵکی بەریتانیا کەوتە ژێر عاتیفەی هەندێک لە خەڵکی سیاست مەدار لە خوارەوە کاگەرێمە بۆچی چەندین ملیۆن خەڵک لە ئەوروپای شەرقیەوە بێتە ناو بەریتانیا لەوێ بژی و بۆچی ساڵانە التیزامێکی مالی لەسەر بەریتانیا بیدا بە یەکێتی ئەوروپا ئەم پارە بۆچی بدا و ئێمە بۆچی سەرۆت و سامانی خۆمان ئیشمان دەست نەکەوێت پۆلۆنیەک بێ لە بەریتانیا ئیشکا و بەم شیعاراتانە خەڵکە عاتیفەکەی خوارەوە دوجار بڕیاردرا دەنگدان بکرێ و بە دەنگدان کێشەکەیەک لابەوە بە لە 151 بە 49 تقریبن کە بەریتانیا بڕیاری دا لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە ئەو کاتە سەرۆکوەزیرانی بەریتانیا دەیڤید کامیرۆن بوو لە حیزبی کۆنسەرڤاتیڤ هەر دوای جیابوونەوەکەوە هەستی بە مەترسی ئەم کارا کرد ئەمە نەوەڵات شکستی خوارد و نەوەڵاتیش ڕووخا و ڕیفراندۆمێکە کراوە هات یەکسەر لە میدیاکانەوە ڕایگەیان وتی من داوای لێبوردن لە گەلی بەریتانیاکەم من ناتوانم کاپتنی کەشتیەک بم کە لە دەرەوە یەکێتی ئەوروپا بێ دەست لە کارە کێشم دەستی لە کار کێشایەوە وتی لەبەرەوەی پێم وایە من سەرۆکوەزیران بووم کە ئەم کارەکراوە منیش لەم بارودۆخە ناتوانم وڵاتە بەڕێوە بەرم ئەمە سەروەری و شانازیە لەوێ سیستمێک هەیە ئەم سیستمە ئیشی خۆیەکە و بەرحاڵ دەستی لە کار کێشایەوە ئەمانەی ئێمە وڵاتەکەیان هەمووی فەوتان ئامادەنین دەست لە کار بشێشتەوە یعنی چی سەروەریەک بۆ کورد ماوەتەوە بەڕاستی ئێستا خەڵک وای لێ هاتووە پێی وابێ بڵێ عەبادی باشترە و بێ چاوەڕێەوە ناخوا عەبادی موچەیەکە نێرەیە یان ناینێرێ و یعنی بارودۆخێکی وان دروست کرد ئەوەی کە هەمووی چەند ساڵە بەدەستمان هێنابوو خەڵک لە دەستی بدا نەوەڵا ئەمانە وەک پێم وتی دان بە شکستی شانانێن
دەیانەوێت بڵێن ئەمە سەروەریێت بەڕێز دەڵێ وەکو فەقەیەکە دەبێت پاڵیان پێ بەڵام من هاتوومە سەر و قەناعەتە هیچ بەدیلێکی تر نییە دەبێ بزانن ئەمە چارەسەر ئەوەیە لەم چکە بەڕاستیە بێ ئەساسەکە خوارە شێخی سعدی ئەڵێ گەر بینایەک ئەساسەکەی خوار بێ خشتی یەکەمی تا سوورە یا میرەوە تا ئاسمانە ڕوا ئێمە ئەساسەکەی خوارە ئەم ئەساسی دەوڵەت و حکوومەتداری ئێمە لەسەر ئەساسی یاسا و ڕێزگرتنی یاسا و سەروەری یاسا دروست نەبووە ئەوەی لەم وڵاتی ئێمە ڕێزی لە ناگیرە یاسایە حیزب لەسەر و یاساوەیە بۆ یاسا بە ئارزوی خۆیان پێشێلیەکەن لە سەرۆکی هەرێمەوە کاتەکەی بەسەرە چێ هەر سەرۆکە و لە حکوومەت پەرلەمان داخە کەس ناتوانێت قسە بکە و ئیتری هانە بە وەزیر بکرێ بینێرنەوە بە ماڵەوە کەس ناتوانێت قسە بکە و لەبەرەوە لەم وڵاتە شتێک نییە پێ بڵێن یاسا و سەروەری یاسا و بنەماکەشی لەسەر دەسەڵاتی حیزبی و بنەماڵەیی و بەرژەوەندی شخصی و داگیرکردنی ممتەلەکاتی ئەم وڵاتە نەک کاکە نەک پارەی ئەم وڵاتیان بردووە نەک سامانی ژێرزەوی ئەم وڵاتیان بردووە هەموو مڵکی ناو شارەکانیش چی شوێنێکی گرنگ بێ لە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانی لەسەر دام و دەستگاکانی حیزب تاپۆکراوە ینی بەڕاستی ئەم خەڵکە کاتێک خەبەریە بێتەوە هەموو شتێکی لە دەستداوە بەڵێ سپاس دەکەم کاک ئادنان پێشتر بەڕێز وتت ئەم دەسەڵاتە مافیای بەرەمێناوە بەڵام ئەگەر بە بۆچوونی تۆ مافیا بێت چۆن لە حکومڕانەکەی بەردەوام بێ زیانەکانی چییە بۆ سەر هەرێمی کوردستان یاگەر یاخود چارەسەر چییە؟ بۆی زیان ئێمە ناو زیانەکان ئاژین ئێستا ئەوە نییە کە مەسڵم زیانی زیاتر زیان زیاتر لەمە زیاترینی ئەم کاولکاریە زیاتر لە ڕاستیدا ئەوە لە تحمل و سەبری مرۆڤانیە و پێشم وایە ئەو سەبر و تحملەی کە خەڵکی کوردستان تەسجیلیان کردووە لەوانەیە بڕاتە هینەوە بڕاتە ڕیکۆردی جیهانیەوە کە دەسڵاتێکی ئاوا بەم شێوەیە فاشل شکست خواردوو لە هەموو بوارێکدا و دەسڵاتێک بە بەرچاوی خەڵکەوە ئەوە ئەکات توانە و ئیمکاناتی مانەوەی بەم شێوەیە درێژە بە ژیانی خۆی بدات و ئەسڵان ڕووی ئەوەی هەبێت جورئەتیەوە بکات جارێک بڕاتە ناو کێبڕکەی هەڵبژاردنەوە جورئەتیەوە بکات خۆی بە خاوەنی وڵاتەکە بزانێت و جورئەتیەوەش بکات کە قسە لەسەر پرسی نەتەوەی و نیشتیمانی و ئایندە و ئەوانە بکات یعنی ئەم جورئەتە بۆ دەسڵاتێکی ئەوە باش ئەمە ئارامگریە باشە کە بەڕێز دەڵێ ئەمە ئارامگریە لەچێتە کتێبی گەنجەوە ئەمە ئارامگری تۆ سیر کە ینی لە مقارنەی کەمانی من پێشم خۆشتنی و بەراوردی بکەم بەڵام با بەراوردیکەین لەگەڵ ڕژێمی بەعسا کاتی خۆی یعنی سەدام حوسێن دیکتاتۆر بوو و مجرم بوو تاوانکارێکی تاوانبارێکی زۆر گەورەیە بەتایبەت دەرحەق بۆ ملەتەکەمان قسەمان لەسەرەوە نییە بەڵام سەرباری ئەوەی کە تاوانبار بوو و مستەبد بوو دیکتاتۆر بوو بەڵام هێشتا دەستی بۆ بژێوی خەڵک نابرد ینی قوتی خەڵک بۆ نمونە خەڵک ئەژیا و موچە بۆ نمونە لە ڕووی ئابوووریەوە هەست بە قەیرانێکی زۆر گەورە ناکرد طبعا بۆی شەڕی عێراق و ئێران قەیرانێکە بوو بەڵام بەو شێوە نەبوو ئەم دەسڵاتە کە من نامەوێت طبعا تشبيه كم بحزبي بعث ومانا درندي حزب عسلاني كم ينبت لا همور يكو بلا ام دسلاتيش تو سيري يعني سرباري هموش كستكاني لا سرباري اوي كتماهيك هي لقل همور رجيمي مستبد وديكتاتور للجيهان ده بلا ام لهمان كاتش زور بيدر بس برامر بقوتي خلق برامر بجياني خلق برامر بكرامتي خلق برامر بنوي دهاتو لم ملتا برامر بپرسن اجتماعیەکان پرسنەتەوایەتەکان زۆر پێدەربەستە زۆر لە مبالاتە بەرامبەر بۆ مۆزوع ئەوە ئەسڵەن بە خەیاڵیشیان نایە لە چۆن ئەژی چۆن ئارامگریەکەت کە دەمە باشە ئارامگری کە میلەتی ئێمە هەیە نابدڵنیایەوە ینی من پێم وتم ئەم ئارامی کە ئێستاکە هەیەوە ئەم سەبرکردن لەسەر دەسڵاتێکی وا شکست خواردوو و ئەوەی کە ئەم دەسڵاتە جورئەتی و ڕووی هەبێت ئەوەندە ڕوودار بێتەوە پێسی قایم بێ جارێکی تر بێ بڕاتە ناو پرۆسەی هەڵبژاردن جارێکی تر بێ متمانەی خەڵک وەرگێت و جارێکی تر هەر لە ئێستا بڵێ من ئەسڵ پرسیەکانم لە ئەوەندە ئەەکەم بە ئەوەندە زیاتری ئەەکەم و حکوومەتی داهاتووی کوردستانیش من ئەەکەم ینی بۆ نمونە شکستێکی گەورەی وەکو ڕیفراندۆم مەفروض بوو لە دوایم شکستە ئیتر ئەو حکوومەتە ئەلانی ئیفلاسی خۆی بکات شکستی خۆی بکات لە ڕووی اقتصادیەوە کام حکوومەتە نەیتوانی مانگ و 2 و 3 و 4 و 5 و 6 موچەی خەڵک دابین بکات و ژیانێکی کەمترین ینی حەدی ئەدنای ژیانی خەڵک دابین بکات ئەم حکوومەتە دەبێت بڕوات ینی کۆتایی بە تەمەنی خۆی بێنێت لە هەموو ڕۆکانی ترشەوە بەرامبەر بە بەغدا کە ئاوا زەلیل و شکستی خواردووە و ئێمەی گەڕانەوە بۆ قۆناغێکی زۆر پێشتری 2000ەکان ئەم حکوومەتە بەڵام کە ناڕوات چی بکرێت ئەگەر چی بکرێت لە ڕاستیدا ڕوونە دەبێت چی بکرێت ینی چی بکرێت یەکەم دەبێت خەڵک و شیار بێ لەوەی کە ئەم دەسڵاتە ممکن نییە ئیسلاح بێ ئەم سیستەمی حکومڕانیە دەبێت کۆتایی پێبێت و ئەگەر خەڵک ڕاهاتووە پێی وایە ئەم سیستەمی حکومڕانیە نۆرماڵە ئاساییە هەندێک عیب و عاری و ئەوانەی هەیە و هەڵەیەکی زۆر گەورەیە و ساڵانێکی درودێژە ڕوون کراوەتەوە ئەم حکومەتە ناتوانێت ئیسلاحی خۆی بکات یعنی هەر بۆ نمونە بینیمان
لە دوای هەموو ئەو تەجروبانەوە لە دوای ئەوەی کە قسەی باسی عێراقمانە کرد کە عێراق چەند وڵاتێکی فاسد و گەندەڵ و چی و چی ئەوانەیە بینیمان کوردستانی ئێستا پەنا بۆ عێراق هەبات و لە دەرگای عێراقدات یعنی ئێمە جارێکی تر گەڕاینەوە بەدوای عێراق ئەوواکەین جا مەفروضە حیزبەکانی تریش ئەو حیزبانی تری لە دەرەوەی ئەم منزومە سەقەتەی کە حکمڕانیان لە کوردستاندا ڕاستە لە قۆناغێکە بەشداریان کرد کە کارێکی خراپ بوو و زووش خۆیان دەرباس کرد کە کارێکی باش بوو ئەو حزبانش ئیتر دەبێت کۆتایی بەو مغازلەکردنی دەسڵات بێرن و کۆتایی بەوە بێرن کە لێرە هیوایە بدەن بەم حزبانە بڵێن لێرە ئەتوانین تەحالفێکی لەگەڵ بکەین لێرە ئەتوانین هاوپەیمانی بکەین لە بەغدا ئەتوانین یەک ریزی کورد بپارێزین یەک ریزی کورد لەگەڵ ئەم حزبانە نابێت دەبێت کۆتایی پێ بێت و بێ بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە لەگەڵ ئەم حزب و لەگەڵ ئەم منزومەیە جارێکی ناتوانین تەعامل بکەین بێت کۆتایی پێ بێت و دوا خاڵیش خودی خەڵکی کوردستانە خەڵکی وشاری کوردستان دەبێت کۆتایی بەم سەبرەی بێت و کۆتایی بەوە بێت و فشارەکانی بکات دا ئەگەر تەریقە مەدەنیەکەیە کە سندوقی هەڵبژاردنە دەبێت پاداشتی خۆیان وەرگرن حزبانی کەم شکستانیان بەسەر خەڵکی کوردستانەیەنە ئەگەری شێوازی خەباتی مەدەنی ترێک خۆپیشاندان و ناڕازایەتی و اعتصامی خەڵکی کوردستان مەفروضە ئەوەش بکرێت ڕاستە ئێمە لە چەند تەجروبەیەکی ڕابردووە شکستمان هێنا لە خۆپیشاندانەوەوانە بەڵام ئەوە کۆتایی دنیان نییە کۆتایی خەباتیش نییە ئەو پرۆڤەیە کە بۆ خەباتێکی گەورەتر و هەنگاوی گەورەتری خۆپیشاندان و ناڕازایەتی جەماوەری بەڵێ سوپاس دەکەم مامۆستای ڕای جەنابتە سەبارەت بۆی کاگەتنان باس لەوە دەکە کە خۆیان ناڕۆنین دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە هەنی ئەرکی هێزەکانی دەرەوە چییان دەرەوەی دەسەڵات بە دیاری کرای بەڵێ بێگومانم لەوەی ئەم دەسەڵاتێک ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە کۆمەڵێک بزنسمان و مافیان ئیشەکەن بۆ خۆیان مافیانەوانە بەڵێ بە هەموو شێوازێک مافیان سیفەتەکانی مافیا چیە بۆ هەموو ئەوانە بزنسمانن سەرەت و سامانی ئەم وڵاتیان هەمووی تاڵان کرد و لە هزاری ئیش لەسەرەوەکەن هەموو غەمیانەوەی نەو چۆن بفرۆشن بە چەند ڕێگا بینێرن بە بۆری یا بە تەنکەر بڕوا کۆمپانیای تر چۆن بێنن و چۆن داهات بۆ خۆیان دابینکەن ئەمانە کە بۆ حکوومەتداری نەهاتوون ئەی بۆ چی بۆ ئەوە هاتوون کە پێم وتی ئاوا سەرەت و سامانی ئەم وڵاتە بەرن باوەڕ کە ئەگەر ئەم وڵاتە نەوت و سەرەت و سامانی نەبوایە زوو کورسیەکان چۆڵە کرد ئەوانە دەیان ملیاردێر و سەدان میلیۆنێر لە کەس نزیکن لە دەسەڵاتەوە لە پەنای ئەوانە ئاوا گەورە بوون ئەم وڵاتیان هەمووی بەتاڵان برد ئەوانە خەریکی ئەو بزنس و کەسابەتی خۆیانن ئەگەر خەڵکی کوردستان دەیەوێت سیستمی هەبێ دەیەوێت دەسەڵاتێکی دادپەروەری هەبێ دەیەوێت شکست بەوانە بێنێ ئەمە بە ڕێگاکەی هەر ئەمەیە بەڕاستی دوجارە بێ خەڵکی کوردستان بڕیار بدە لە پرۆسەیەکی مەدەنیە کە دەنگدانە با خەڵک خۆی یەکلا کاتەوە بەڕاستی ئایا ڕازیە بەم حاڵێکی خەڵکی کوردستان و هەرێمەکە و ژیانی ئەمە پیا تێپەر دەبێ یان نا خەڵک بەرپرسیارە لەوەی و من لەگەڵم هەموو ڕێگایەکیش بگرێتە بەر و هەنگاو بە هەنگاویش دەکرێت ینی خۆ دەزانی لەوە چێگەر ئێمە دەمێکە خەڵکانێکەیە لەوانەیە 10 ساڵ پێش ئێستا زانیوانە ئەم دەسەڵاتە گەندەڵ و هاواریشیان کردووە کەسانێکەیە 5 ساڵی زانن هەیە شەلاوانەی ئەمڕۆ تێگەشت بێ بەدەبێت کاری لەسەر بکەین ئەگەر کەم خۆپیشاندان بێ و ڕێپێوان بێ و ڕێگا تر بگری نەبەر و دەنگدان خەڵک بڵێ خۆپیشاندان تاقی کراوەتەوە هەڵبژاردن ئەوانە خەباتی مەدەنین کۆتایی نایە کاکە ئەگەر هەموو ڕۆژێک خەڵک بچێتە سەر جادەکان شتێکی ئاسایە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا کە ئەو پەڕی دیموکراسی و مافیشیان پارێزراوە ڕۆژانە خەڵک لەسەر جادەکانە هەرێکی داوای شتێکەکە جاری وایە باجی شتێک وەرزەکرێتەوە خەڵک دێتە سەر جادە و با خەڵک فێری ئەمە ببێ داوای مافەکانی خۆی بکە خەڵکی ئێمە لەبەرەوەی نازانێ مافەکەی چێ داوای مافیش ناکات داواکردنی ماف سەرەتاکەی لەوە دەست پێکە مافی تۆ چییە ئەبێ بزانی مافت چییە بزانی پێشەل کراوە ئەنجاچی داوایەکی خەڵکی ئێمە تا ئێستا نەیزانی و مافی چییە نەیزانیوە مافی چییە نەشی زانی و مافی پێشێل کراوە بەشێکی زۆریشی ئێستاش نازانە سەرەت و سامانی ئەم وڵاتە چۆنە برێتە دەرەوە بەداخەوە خەڵکی وامان هەیە ئێستاش بەرگری لەو دەسەڵاتەکە کە لەوانەیە خۆی چۆنەڵێ کرێچیە و ژیانی نییە و زۆر بە کولەمەرجیەژی بەڵام بەرگری لەو دەسەڵاتەکە کە هەموویان بوونە بزنسمانی گەورە حیزبەکان چێ ئێستا مەسەلەن دەرەوەی دەسەڵات بۆ من لەگەڵەوە دای کە باز لەو دابشکاری دروست بۆ لێنان بەرەی گەل و بەرەی دەسەڵات زانکی ئەو ڕۆژە ئەو یەکێک لە سیماکانی سیستمی دیموکراسی بوونی معارەزە ئۆپۆزیسیۆنە کە ئەمە بەردەوام لە هەر شوێنەکانە بێ باشە لە ئیسلامە پرەنسیبیەکەی ئەویشەوەی کە ئینسان بەردەوام بە دوای لە پێشە ڕەخنە لە خۆی بگرێ کەم و کوڕەکانی خۆی ببینێ کەم و کوڕەکانی حیزبەکەی ببینێ کەم و کوڕەکانی دەسەڵاتەکەی ببینێ وەکو ئەبوو بەکری سڵدیق ڕەزای خوای لەبێ فەرموو ڕەحیمە الله عەبدەن ئەهدا ئیلەیە عەیوبی مەمنونم ئەگەری کەم و کوڕەکانم پێ بڵێ ئەمە ئەگەر لە هەر شوێنێکە ئۆپۆزیسیۆن نەبوو مانای وایە ئەو سیستەما بێتە دیکتاتۆر و ئەبێتە گەندەڵ و پێشێلکاری مافیژەکە بە ئارەزوی خۆی من لەگەڵەوەم بەردەوام ئۆپۆزیسیۆن ببێ و من ئەم جارش ڕام وا بوو
کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش نەشتە ناحکومە لەوکو ئۆپۆزیسیۆن بمێننەوە چکە ئەو ڕۆژەی کە ئۆپۆزیسیۆن نامێنێ ئاوای لێدێ ئەبێ بەرەیگەل هەبێ ئەبێ ئۆپۆزیسیۆن هەبێ ئەبێ ئەمانەش بەڕاستی خطابێکی ڕوون و ئاشکرایان هەبێ من لەگەڵ تێکەڵکردنی ئەوراق نیم هەڵەیەکی زۆر گەورەیە چکە بەڕاستی زۆر جار بۆ شاردنەوەی عیبەکانی خۆیان وتیان دو ئافرەتە بوون دوو خوشک یەکێکیان نازانم دەشوی کردووە یەکێکیان شوویەکی کردووە و من و فلانی خوشکم 11 شومان کردووە بۆی ئەوەی خۆی پێداپۆشێ بابەجان تێکەڵکردنی پۆستەکانی با بڵێن سیاسەتی ئێستای ئەو حیزبانەی لە ئۆپۆزیسیۆن و بەرەی گەل بوون بەرامبەر لەگەڵ دەسەڵاتە هەڵەیەکی کوشندە و هەڵەیەکی گەورەیە چونکە دەرەنجام ئەمانیش نابنە جێگای قەومەتمانەی خەڵکو و ناشتوانین گۆڕانکاری بۆکشانەوە کەش وەڵامی وە دراوێت پێشتر سەرۆکی حکوومەت دەیگوت بۆ بانگەشی هەڵبژاردنە دو ڕۆژی تر هەڵبژاردن دەکرێت ئەوان بۆ لەم سەروبەندەدا دەکشێنەوە ئێستا هەڵبژاردنیش دیار نییە وایە هیچ پەیوەندی بەوە نییە زانی چی تۆ پرانسیبێکت هەیە ئۆپۆزیسیۆنی وەزانی وڵاتەکە و بارودۆخەکە چۆنە ئیش لەسەر کاری خۆ جیندای خۆ دەکەیت بە دەرلەوەی ئەو بڵێ ڕیکلامە یا ڕیکلام نییە چکەوان ئامادە نەبوون هیچ چاکسازیەک بکەن هەموو نزیک بوونەوەیەک لەوان بە زەرەری ئەم لایەنەکانی تر تەواو بێ چونکە دوایی لە نەتیجە ناتوانانی گۆڕانکاری بکەیت و تەحەداشەکەم تەنها سەرۆک وەزیران لە حیزبی دەسەڵات بێ هەموو وەزیرەکان لە حیزبەکانی تری ئۆپۆزیسیۆن بن ناتوانن لە سەدا یەکیش گۆڕانکاری بکەن چونکە خاوەنی دەسەڵات نین خاوەنی بڕیار نین ناشزانن سیستمەکە چۆن بەڕێوەڕوە ئیتر گۆڕانکاری ناکرێت پێم وایە بێت لە ڕێگ و ڕیشەوە بگۆڕدرێت بە سوپاس دەکەم کاک عادنا نەگەرم جارە بە کورتی خەڵکی کوردستان لە ڕێگەی هەڵبژاردن کە مەسەڵەن ڕەنگە خەڵک بێ تاکە ڕێگای گۆڕانکاری دروست بکرێت بێ ئومێد بکرێت دۆخی کوردستان وام دەسەڵاتەش بەکوێ دەگەوە کورتی بێ سوپاس دەکەم نابێ خەڵبێ ومێت کرێت لە هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردن و هەوڵدان بۆ مەوەسمێگر تۆماری دەنگدەران پاک نەکرێتەوە گۆڕانکاری حزبەکان توانن فشار بکەن ئەو حزبانی کە ئێستا نوێنەریان هەیە لە کۆمیسیۆن دەبێ فشار بکەن و دەبێ مەرجیشیانەوە بێ هەڵبژاردنێکی پاک و نەزیه بێت جا ئالێتەکەی چییە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشی بکات نەتۆ یەکگروتەکان سەرپەرشی بکات نازم کێ بکات بەڵام ئەبێ هەڵبژاردنێکی نەزیهەوە نەبێ بەڵام دەبێ هەڵم درێ بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن و دەبێ بڕایەکی گەورەشمان هەبێ بەوەی کە هەڵبژاردن ئاکامی نەتیجە هەیە بینیشمان کە هەڵبژاردن لە 2009 هێزی ئۆپۆزیسیۆنی گەورەی دروست کردووە واقعی بەو شێوەیە کردەوە نەیهێشت ئەم دەسڵاتە ملهڕاوە بە ئارەزوی خۆی یاری بە مقدرات بکاتەوە ڕۆڵێکی گرنگ و گەورەی باز لە بەدیل دەکرێت سە بەدیل دروست بۆ یەکێتی و پارتی ولا بدڵنیایە بەدیل هەیە و ساڵانێکی دوور درێژە بەدیل هەیە ئەسڵ ئەو سیستەمەی یەکێتی پارتی شتێکی ئەوەندە مهم و گەورە ئەوانە نییە کە ئەسڵ قسە لەسەر بەدیل نەبێ بۆ ئەمانە قسە لەسەرەوە بێ کە ئەسڵن هێزێک هەیە لە ئێستا لە کوردستانە ئامادەیەوە هەیە کە کۆمەلگایەکی تەندروست دروست بکات مؤسساتی بەهێز دروست بکات لە کوردستانە بێت وڵاتەکە بکاتە خاوەنی دەستور و هەرێمەکەمان بەهێز و بەقوت بکات و بیباتە قۆناغێکی بەرسرەوە و دڵنیاشم لەوەی کە دەسڵاتی ئەم سیستەمی حکومڕانی کوردستان و دەسڵاتی یەکێتی پارتی ئەم دەسڵات شێوازیان کۆتایی پێبێت لە کوردستان قەیرانی دارایی بەو شێوەیە نابێت بە دڵنیایەوە ئەو نمونەکەمان لامە لا ئەوە شتێک نییە کە خەیاڵی بێت ئەو عێراق بە هەموو ئەزمەکانی خۆیەوە ئیجازە بدە عێراق بە گەندەڵیەکانیەوە بە خراپەکاریەکانەوە بە هەدەردانی پاری ئەوانەوە موچەی فەرمانبەرەکانی لە کاتی خۆیان و لە ساتی خۆیان ئەدات ینی وە پرۆژەکانیش ئیشەکاتوانەکە بۆیە ئەگەر ئەم دەسڵاتە نەبێت هەر دەسڵاتێکی تر بێت دەسڵاتێک کە جیاواز بێت لەگەڵ ئەوان بەتوانێت ژیانی خەڵک باش بکات 26 ساڵە خەڵک ئیتر من حەزەکەم لە چاوتروکانێکە کۆتایی پێبێت و ساڵانێکی دوور درێژە خەباتمان کردو و خەباتێکی دوور درێژ هەیە لە پێناوی کۆتاییانان بەم شێوازی حکومەت مامۆستا تۆش پێ ئیستوانەیمان پێم وڵام دەسەڵاتە شایەنیەوە نییە بمێنێتەوە بەڵام ئەم هەڵبژاردنانەی کە دێ ئەم هەڵبژاردنەکانی مانگی 5 بۆ بەغدا و دواتریش هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان من پێم وایە ئەمە کۆتایی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان و گۆڕانکاری گەورەش بڕێوە باڵە زۆر سپاس بۆ ڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و هەڵسوڕای بستنەوەی گۆڕان کە لەم بەرنامەی لەگەڵ ماوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ